بۆقسەکردنی زیاتر لە سەرمپرسە بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ڕایشکاری یابووری پەرلەمانی کوردستان لە عەمانەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان چ کاریگەریەکی دەبێت لەسەر زیادبوونی شەفافیەت و چه ئاسانکاریەک بۆ موچەخۆرانەکات؟ سڵاو ئەو کاتت باش و سڵاو هەیە بۆ هەموو بینەرانی بۆ ڕێزی کوردستان 24. دەزانین بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم چاکسازی و فرێچەشنکردنی ئابووری بوو. بەداخەوە لە دوای دەست بەکاربوونی تووشی قەیرانی قوڵ بووە، وەکو دابەزینی نرخی نەوت دوای بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا، بۆ بەداخەوە حکوومەتی عێراقیش دووبارە پابەند نەبوو بە ناردنی بەشەبوجەی هەرێمی کوردستان. ئەوەیە کە هەرێمی کوردستان لە دۆخێکی سەخت دابێت، بەڵام بە خۆشحاڵی و دوای تێپەڕاندنی قەیرانەکان و دوای لابردنی ڕێکارەکانی کۆڕۆنا و بەرزبوونەوەی نرخی نەوت، هەرێمی کوردستان توانی بەشێکی زۆر لەو چاکسازانە ئەنجام داد کە بەڵێنی دابوو بە بەرنامەی کاری حکوومەت بوو. لەوانە یاسای چاکسازی کرد و هەروەها چاکسازی بەکەمکردنەوەی خەرجەکانی کرد. و ئەوەش یەک کە لەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایەتی تاکو ساڵی 2005 حکوومەتی هەرێمی کوردستان بە دیجیتال بکرێت و شەفافیەت زیاد بکرێت و کارئاسانی بۆ بکرێت. ئەو ڕووداوانە ناخۆشانەی ڕوویاندا لە کاتی وەرگرتنی موچە بە تایبەتی ئەو وڵاتیانەی کە خانوونشی بەکەوتە و نەخۆش بوون، حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ساڵی ئاسانکاری لە هاوڵاتیان و موچەشینا بکات و بە پێچەوانەوەش کوردستانیش سوود دەبینێت کە لە کاتی بە دیجیتالکردن و کاراکردنی سیستەمی بانقی خۆتزیینەوە لە باج کەم دەبێت و زەحمەت دەبی خەڵک لە باج بدزیتەوە شوارەکە داهات ڕێک دەخرێتەوە وە جیهان بەرەوە دەڕوا کە کاش نەمینێ لە چەند ساڵی داهاتوو پێشبڕکراوە لە ئەوروپا و لە ئەمریکا نەتوانی کاش سیستەمی و هەمووی کار دەبی و هەمووی بە ئەلکترۆنیکرا ناکرێ ئەمە بە یەکجاری دابڕێندا لە جیهاندا. ئەگەر بمانەوێت پەرە بە ژێرخانی ئابووری بدەین، پێویستە چاکسازی سیستەمی بانقی بکەین، پێویستە کاش کەم بکەینەوە، پێویستە کاش لە بانقەکان بیت و خەڵک بە ئەلکترۆنی مامەڵە بە پارەکەی بکات دەستکەوتەکەی هەم خەرجەکانی ئەوە ڕێگا کوور دەکاتەوە لەماوەتیان و لە بەردەم حکوومەتیش. حکوومەت کارەکانی خۆی ڕێک دەخات و ئاسانکاری لە وڵاتیان دەکات و لەمان کاتدا داهاتی حکوومەت و خەرجەکانی حکوومەتش لە ژێر چاودێر دەبی، گەندەڵی کەم دەبیتەوە، بادەردانی پارە کەم دەبیتەوە و تا دزین و فەوتان و سوتانی پارای کاش لەلایەن هاوڵاتیان کەم دەکاتەوە، بامان شێوە لە ناودام دەستگاکانی حکوومەت کەم دەکاتەوە، چونکە سیستەمی بانقی ڕێگرە لە فەوتان و دزران و سوتانی پارە. بەڵێ دەستگەیشتن بە خزمەتگوزاریە بانکیەکان تا چەند گرنگەوە بۆچی گرنگە؟ بێگومان هەبوونی سیستەمی بانقی ئاسانکاری دەکات هەم لە هاوڵاتیەکی ئاسایی کە کاروباری ڕۆژانی خۆی بەڕێدەکە، هەم بۆ ئەو بزنسمان و خاوەن کۆمپانیا و دوکاندارانش کە بزنسەکانیان دەکەن بە ئاسانی مامەڵە بە داهات و خەرجەکانیان دەکەن و دوور دەبن لە مەترسیەکانی وەکو ئاماژەمان پێکرد فۆتان و سوتانی و ڕێکخراو دەبن بە سیستەمدا، پارەکانیان پارێزراو دەبی لە بانکدا و هەموو ئەو کۆمپانیا و هاوڵاتیانێک کە هەژماری بانقییان دەبی دوای کارابوونی سیستەمی بانقی دەتوان سودمەند بن لەو ئۆفەرە و ئاسانکارانەی کە بانق دەکە لە دانی قەرز، لە دانی سولفا و هەروەها دەمان بەستێتەوە بە بانقی ناوەندی عێراقی، چونکە هەرێمی کوردستان بانقی ناوەندی نییە، بەڵام بانقەکان و هاوڵاتی و کۆمپانیان کە دەتوانن لە ڕێگای کاراکردنی بانقی کوردستانەوە بە تایبەتی وادارم لە ماوەی کەمی داهاتوودا بانقی نیشتیمانی هەرێمی کوردستان کارا بکرێت کە ڕۆڵی بانقی ڕافدەینی عێراقی دەبینێ و ڕاستەوخۆ هەرێمی کوردستان بە بانقی ناوەندی عێراقەوە دەبەستێتەوە. ئەو کاتی هاوڵاتیان دەتوانن سودمەند بن لە هەموو ئۆفەرەکانی قەرز، هاوسەرگیری بیت و خانوبەرە بیت یان بەکاربردننی ئاسایی و کڕینی ناوماڵ و ئۆتۆمبیل بیت. ئەوە دەکات ئاسانکاری لە هاوڵاتیان دەکات، هاوڵاتی ناچار نابی پەنا باتە بەر وەرگرتنی قەرز لە خەڵکیت کە سود وەردەگری لە ئۆفەرەکانی حکوومەت و بانق و بانقی ناوەندی ئاسانکاری ژیانمان دەکات، توانین ژیانمان ڕێک بخێنەوە لەسەر ئاساسی بەرنامەک کە حکوومەت ئاڕاستێ دەکات کە سیستەمی بانقی ئاڕاستێ دەکات. بەڵێ چ کاریگەرێکی لەسەر ئاسانکاری بازرگانی دەبێت؟ کاریگەری لەسەر یعنی وەکو ئاماژەم پێکرد سێ تەرەفەیە
لە ژیانی ئاساییدا حکوومەتە هاوڵاتیە کەرتی کار و بزنسە هەموو ئەوانە کار ئاسانیان لۆ دەکرێتن لە ڕێگای بەکارهێنانی کارت و لە ڕێگای بە سیستەمکردنی بانک تاکو ئێستا بانک غایب بۆ بەڕاستی لە ژیانماندا ڕاستە ژمارەی زۆری بانقی کەرتی تایبەت و حکمیشە بۆ بەڵام کاران نەبوون و نەیانتوانێت ڕۆڵی خۆیان بجێڕن وەکو ناوەنگیر ئەوانەی کە پارەیان لە ماڵەوە هەیە متمانیان بە بانق نەبووە پارەدان و خەڵکش بە ئاسانی کە پێویستی بە پارە بۆ نەیتوانێت پارە لە بانک وەربگریت بانک ئیشی چییە نێوەنگیرە لە نێوان ئەوانەی کە پارەی زیادیان هەیە لە ماڵەوە بیداتە ئەوانەی کە وەبرهێنان و پرۆژانەیە تاکو ببیتە سەرچاوی داهاتیان حکومەتیش لەو نێوانە سودمەند دەبێ هەم لە ڕسوماتانەی کە لە بانکەکان وەردەگیری هەم لە ڕێگای ڕەخساندنی دەرفەتی کار و بژانەوەی ئابووری لە ڕێگای دروستبوونی پرۆژەی نوێ چونکە هەندێک ئیحسایاتمان لە بەردەست سەرچەندە فەرمینینە بەڵام ئیحسایانە پێمان دەڵێ 150 کاش لە ناوخۆی عێراق کوردستان خەوێندرایە لە ماڵەوە چونکە خەڵک متمانەی بە بانک نەبووە نەیتوانێت پارە لە بانک دابنێ لە هەمان کاتیشدا کۆمپانیا و کەرتی کار لە 150 کاش مەحروم بووە چونکە نەیتوانێ ئەو پارەیە لە ناو سیستەمەوە ڕابچێشتەوە ئەسڵ نهاتوتە ناو سیستەم دوای دروستبوونی کەلتور و کارابوونی سیستەم ئەو بڕەپارانەی لە بارەوە شێ بێگومان مەترسیان لەسەرە لە ماڵەوە و هیچ سوودیشی نییە پارەدانان لە ماڵەوە کاتێک متمانە دروست دەبی کەلتوری بانقی دروست دەبی 150 پارە دێتە ناو بانکەکان شەتوانن بیدەنەوە بە کەرتی کار دەرفەتی کاری نوێ دەرفەتی وەبەرهێنانی نوێ دروست دەبی هاوڵاتی سودمەند دەبی حکومەت سودمەند دەبی و بزنس و کەرتی کاریش سودمەند دەبی لە ئەنجامدا گەشەی ئابووری دروست دەبی و هاوڵاتیان دەرفەتی کارکردن و بەرهێنانیان دەبی لە کەرتی تایبەت ئەوەندە چاویان لە حکومەت نابی کە دەرفەتی کاریان لۆ چکە بەڕاستی حکومەتی عێراق و هەرێمی کوردستانش لە توانایدا نەمایە ژمارەی زۆری هاوڵاتی دابمەزرێن ئێستا لە عێراق 10 ملیۆن موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانیش ملیۆنێک و 250,000 موچەخۆر هەیە لە توانای کەرتی گشتی نەمایە دامەزراندن ڕێگای دروست ئەوەیە کە حکومەت هەرێمی کوردستان پاڵپشتی کەرتی تایبەت بکە و یەکێک لە گرنگترین پاڵپشتەکانی کەرتی تایبەت ڕەخساندنی و پەرەپێدانی سیستەمی بانقیە چونکە بەبێ سیستەمی بانق کەرتی کار گەشە ناکات و کەرتی تایبەت پێشکەوتن بەخۆوە نابینێت بەڵێ کابرین نوێمی حکومەتی هەرێمی کوردستان زۆر کاری لەسەرەوە کردووە کە تەواوی جومگەکانی حکومەت بکات بە دیجیتاڵی و دوهەمینیان کە ئێستا هەژماری منە ئەمە تا چەند واکات متمانەی خەڵک بۆ بانکەکان واتە خەڵک متمانە بە بانکەکان بکات و ئەگەر هەژماری منیشە بوو جارێکی دیکە بە هەمان شێوە خەڵک نەچێت تەواوی موچەکەی لە بانک دەربێنێ لە ماڵەوە دایبنێ لە پەیامەکەی جەنابی سەرۆکی حکومەت گوێمان لێ بوو کە داوای دەکرد کە هاوڵاتی متمانە هەبی چکە بەڕێزیان دەزانی متمانە دروستکردنەوە پێویستی بەکارکردنە خەڵک چاوەڕێ و چاودێرە تا چەند ئەو سیستەمە بە تەواوی دەکەوێتە کار وەکو لە پەیامەکەش گوێمان لێ بوو کە بەرنامەکەوێ لە ماوەی 2 ساڵدا بە تەواوی ئەو پرۆسەیە و ئەو خزمەتگوزاریە بکەوێتە کار بێگومان هەبوونی ئیرادە و کارکردنی بەردەوام لەسەر بە دیجیتۆلکردن بە تێپەڕبوونی کات هاوڵاتی هەم ڕادێ ئەم متمانەشی دروست دەبێتن کە مامەڵە بۆ بکات کاتێک کە هاوڵاتی سوودەکانی بۆ دەردەکەوێت لە ئەبوونی سیستەمی بانقی و سیستەمی کارە بێگومان بە خۆشحاڵیەوە متمانەش پێ دروست دەبی و مامەڵەشی لەگەر دەکاتن بەڵام پێویستمان بە کاتە پێویستمان بە بەردەوامی کارکردنی حکومەتە لەسەر پەرپێدانی ئەو سیستەمە وەڕاهێنانی هاوڵاتیانیش بە تێپەڕبوونی کات لە داون دەستگاکاندا کە مامەڵە لەگەر بانق و سیستەمی بانقی و کارتی ئەلکترۆنی و جیازەکانی ATM و جیازەکانی کە پێویستە لە مارکێتەکان دابن بۆی هاوڵاتی بتوانین لە ڕێگای کارتەوە مامەڵە و کڕین و فرۆشتنەکانی بکات هەنگاو بانگاو دەکەوینە ناو سیستەمی بانقی و سوودەکانمان بۆ دەردەکەوی هەم حکومەت سوودەکانی دەبینی کە خۆتزیینەوە لە بانکەم دەبی کە داهاتی بە خێرایی زیاتر کۆ دەکرێتەوە با دەردانی پارەکەم دەبیتن و هاوڵاتیانیش دڵنیا دەبن لە پارەکانیان داوای دەخێنە ناو بانقەوە لە سووتان و فەوتان و بەهدەردانی و ئەگەر نەسووتێ و نەزرێت پارە هەر بەهای کەم دەکاتەوە بە سەبەبی هەڵاوسان لەبەرەوە پارە پێویستە لە ناو سیستەمی بانقی و لە ناو ئابووری دابی لە ماڵەوە بەهای دادەبەزی ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ لەبەرەوە دڵنیا بە تێپەڕبوونی کات و بە سۆربوونی حکومەت و بەردەوامی ئیرادەی لەسەر چاکسازیەکان
هاوڵاتیانش بە خۆشحاڵیەوە مامەڵەی لەگەر دەکەن و دەستن ناو سیستەمەکە. بەڵێ بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ڕایشکاری ئابووری لە پەرلەمانی کوردستان لە عەمانەوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ شرفەکانتان.